سڵاتان لەبێ بینەرانی عزیز بەیانیتان باش ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنامەیەکی نوێی بەیانیت باش کوردستان لەگەڵتانین جەژنتان پیرۆز بێ هیوادارین هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت و ڕۆژانی جەژنیش بە خۆشی بەڕێ بکەن ئەمڕۆژ لە بەرنامەیەکی دیکەی بەیانی باش کوردستان لەگەڵتانین بە گفتوگۆکردن لەسەر چەند تەوەریکی دیاریکراوەرەوە هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی ڕۆژی جەژن لە شارەکانی هەرێمی کوردستان دەگوازینەوە هەڵدەدەین دەزانین لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان مەراسیمەکانی جەژن چۆن بەڕێوەدەچن هەوڵەتیان چۆن پێشواسی لە ڕۆژانی جەژن دەکەن بەتایبەت لەم ڕۆدا کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم غەزالین غەزال بەیانیت باش جەژنیش و پیرۆز بێت یا تەجی بە مەریوان یا تەماشاوانن من هێژاژی بێ سوبایش دلێ من نایە کواس جەژنەوە پیرۆز بکەم ji ber ku hez dikim û dizanim vê sibehê çend zarok bê bav çavê xwe vekirine û çend dayîk jî ebrûn dikin çavên xwe lêbelê em bi hêvî û armanc dijîn hêvî darim di cejnên pêşerojê de bi kêfxweşî û ji dil em bikarin cejnê hevdû pîroz bikin û cejnek ayinî ji ber wê çendê cejna hemû misilmanan pîroz dikim taybet cejna Kurda. بەڵێ غەزال جارێکی دیکەش هیوادارین ڕۆژانی جەژن هاوڵاتیان بە خۆشی بەڕێ بکەن سەرەتای بەرنامەکە وەک ڕۆژانی دیکەش بە گفتوگۆکردن لەسەر تەوەریکی دیاریکە و دەست پێ دەکەین ئەمڕۆ قسە لەسەر فەلسەفەی جەژنی قوربان و فەلسەفەی قوربانیکردن بە شێوەیەکی گشتی و ئەو خێر و هاوکاری و چاکەیەی کە لە ڕێی قوربانیەوە ئاینی ئیسلام دیاری کردووە لە ڕۆژانی جەژندا دەکرێت بە شێوەیەکی گشتی قسە لەسەر ئاداب و ئاکارە ئاینەکانی ئیسلام لە ڕۆژانی جەژندا دەکەین مامۆستا سامان نەجم مامۆستای ئاینی لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت مامۆستا سامان بەیانیت باش سڵاو لێبێ و سوپاس بۆ ئامادەبوون و بەشداریت لە بەرنامەکە و جەژنیش و پیرۆز بێت سەرەتا بە شێوەیەکی گشتی باس لە فەلسەفەی جەژنی قوربان بکەین لە ئاینی ئیسلامدا فەلسەفەی جەژنی قوربان چ مانایەکی هەیە بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاوم بۆ جەنابەت کاک مەریوان و بۆ خاتون غەزال خانیش خوشکی بەڕێز جەژنتان پیرۆز بێ لە ڕێگەی ئێوەیشەوە جەژنە پیرۆزە بۆ تەواوی مسلمانان و جەژنە پیرۆزەش دەنێرین بۆ برا پێشمەرگەکانمان و بۆ ئەو برا کۆچ کردوانەیشی کەوا وڵاتیان بەجێهێشتووە جەژنە پیرۆزە لە دایکی شەهیدان و سەرجەم دڵزامارانی ئەم وڵاتە و کە سوکاری کیمیاباران و ئەنفالی وڵاتەکەین ئینشاءڵڵا لە ڕووی فەلسەفەی جەژنەوە جەژن حکمەتی زۆرە ئادابەکانی زۆرن بەڵام مهمترین شتێکەوە لە جەژنی قوربانەکەوە بکرێت لەم چوار ڕۆژە بریتە لە دووشت یەکێکیان بریتە لە قوربانیکردن کەەوە هەر باوە لە ناو هەموو مسلمانانە خاڵێکی تریشی بریتە لە شەحنکردنەوەی خۆت مرۆڤ تاکی کەس تاکی خۆت لەگەڵ هەم لەگەڵ کۆمەلگا هەم لەگەڵ یەکتاپەرستی خۆتا تازەکردنەوەی یەکتاپەرستیە جەژن تایبەتمەندێکی تایبەتی هەیە بۆ خۆی کە هەست و هەستی مرۆڤ مسلمان بە تایبەتی کە بریتە لە خۆشەویستی و برایەتی و خوشکایەتیە بەمانایەکی تر پاکردەوەی دڵ و دەروون لە ئەو چڵک و ژەنگ و ڕەشیەی کەوا دڵی مرۆڤی کردووە بەرامبەر بە هاو پیشەکانی خۆی هاو نیشتیمانەکانی خۆی هاوڕێ و دۆستەکانی خۆی واتە بە واتایی کە جەژن ئەگەر لە یەکی بدەینەوە چۆن مانگی ڕەمەزان بتەوێ خۆ پاک بکەیتەوە لە گوناهی بینی خۆت و پەروەردگار بە هەمان شێوە خوای گەورە جەژنیشی پێداوی ئەتوانی خۆت پاک بکەیتەوە لەو تاوانانەی لەو حەق و ناسانەی کەوا لەسەرتە بەرامبەر بە چواردەوری خۆت و هاوڕێ و هاو نیشتیمانیانی خۆت بەڵێ دیارە کە باس لە جەژنی قوربان دەکەین تایبەتمەندێکی خۆیە کە ئەویش پرسی قوربانیکردنە مەسلەی قوربانیکردنە وەک ئادابێکی چاکەکاری و خێرخوازی کە لە ڕۆژانی جەژنی قورباندا مسلمانان ئەنجامی دەدەن سەرەتا بزانین فەلسەفەی قوربانیکردن چییە بەتایبەت لە ئێستادا چ مانایەکی هەیە بە درێژایی قۆناغەکانی مێژووی ئیسلام تاکو ئێستاش کە چواردە سەدە تێپەڕیوە لە ئێستادا دەکرێت بڵێن ئەوەی کە پەیوەندی بە چاکەکاری و خێرخوازیەوە هەیە ئەوەی کە بە قوربانیکردن ناو دەبرێت هەمان مانای ساڵانی ڕابردوو هەیە یاخود ئێستا ئاداب و ئاکاری تر هەیە دەتوانرێ لە ڕێی هاوکاری کەسانی دیکەوە هەمان ئەو هاوکاری و خێرەی کە لە ئاینی ئیسلامە دیاری کراوە دەست بکەوێت زۆر جوانە خۆی دوو هەدەفی سەرەکی هەیە لە قوربانیکردنە یەکیان هەر بە هەمان شێوە پەیوەندی بە خۆت و پەروەردگارەوە هەیە
بەشێکی تریشی پەیوەندی بە خۆت و کۆمەلگاکەوە هەیەواتە لاکردنەوە لە چینی فەقیر چیلی دراوسێ مەرجیش نییە هەر قوربانی بەس بە فەقیر بدرێ بە هەموو کەسێک ئەشێ قوربانیکردن کە بریتە لە خوێن ڕشتنێک بە حیوانێک ئەکوژیت کە سەرت بڕی گۆشتەکەی دابەشەکەیتەوە هەدەفی سەرەکی لە قوربانیکردنەکە ئەمری جێبەجێکردنی ئەمری خوای گەورەیە مەبەستەوەی کە کاتێ پەیامبەر ئیبراهیم درودی خوای لەسەر بێ خوای گەورە ئەمری پێکا ڕۆڵەکەی خۆی بکا بە قوربانی کاتێک پەروەردگار ئەزانێ کە ئەمرەکەی جێبەجێ ئەکا یەکسەر بەرانێکی بۆ ئەنێرێ ئەمر جێبەجێکردنی خوای گەورە ئەساسی هەموو کار و فرمانێکە لە دنیا بەشەکەی تریشی بریتە لە ئەو خوێنەی کە ئەڕێژی و ئەی کوشی و ئەو حیوانەی کە ئەیدەی بە عەرزا ئەوە بەڕاستی ئەمڕۆ بۆ بە مۆدیەلێکەوە جیلێکی زۆر فەقیر و هەژار هەن لە دنیا ئەگەر ساڵانە کەسێک لیان نەپرسێتەوە ئەو بەتایبەت لە مەکە کە کوشتارگەیەکی زۆر زۆرەکەن دابەشەکەن بەسەر وڵاتە فەقیر هەژارەکانە بەتایبەت ئەو وڵاتانەی کەوا کەم دەرانەتن و گەندەڵی و دیکتاتۆریەت و تا حەدێکیش بێ ئیداری ڕووی تێکردوون و فەقیر و هەژارن لەلایەکی تریشەوە لەناو خۆشمانە لەناو کۆڵانەکانیشا بەڕاستی جێگای دڵخۆشیە و دەستخۆشیشە کە ئێستا خەڵکێکی زۆر قوربانی ئەکا هەم لە گەڕەکە ئەیبەخشێتەوە هەم ئەینێرێ بۆ ئاوارەکان هەم ئەینێرێ بۆ کەسانی جیلی فەقیر و هەم بۆ برا پێشمەرگەکانیش بۆ بەرەکانی جەنگیش لەبەرەوەی ئەم قوربانیکردنە هەزار ساڵ چۆن هاتووە بە هەزارانی تریش ئەگەر دنیا بمێنێ هەر بەو شێوازە ئەڕات و هەدەفی خۆی ئەپێکێ الحەمدولله مامۆستا لە ئێستا دیارە هەرێمی کوردستان بە دۆخێکی تایبەتدا تێدەپەڕێ بە تایبەت لە ڕووی داراییەوە کە 2 ساڵە نزیکەی 2 ساڵە قەیرانی دارایی هەیە وڵاتی خۆمان تا چەند ئەو ئاداب و ئاکارە خێرخوازیانی کە ئاینی ئیسلام دیاری کردووە بە نمونە هاوکاریکردنی کەسانی هەژار لەم ڕۆژەدا دابینکردنی پێداویستی بۆ بەتایبەت بۆ منداڵانەی کە بێباوکن یاخود بێسەرپەرشتن زۆر بواریتر ڕەنگە هەبێ کە پێویستیان بە هاوکاری هەبێت تا چەند ئەمە گرنگی خۆی هەیە بە هەمان شێوەی ئەوەی کە کەسێک قوربانی دەکا ئەمیش لە ئاینی ئیسلامدا وەک چاکێکی گەورە هەژمار دەکرێت قوربانیکردن ئەگەر ئێمە بەو شێوازە لی تێ بگەین هەموو ساڵێک دووبارەی بکەینەوە بەڵام لەلایەکی تریشەوە من دراوسیەکەم هەبێ نە پۆشاکی هەبێ نە خۆراکی هەبێ نە ئامادەکاری جەژنی هەبێ هەموو پارەکەم دانێم و لە ڕۆژی جەژنا قوربانی پێ بکەم و دراوسیەکەیشم پێشی جەژن نان نەبێ بیخوا ئەو ڕۆژە کە قوربانی ئەکرێ لە تەواوی گەڕەکەکە لەوە چێ 6 سەر حیوان سەر ببرێتەوە 6 پشک بۆ تێ بەڵام ئێوارەی جەژن کیلۆیە گۆشت نییە بیخۆی ئەو شتانە ئەتوانی تەبدیلاتیان پێ بکەی ئەتوانی گۆڕانکاریان پێ بکەی تۆ مادەم ساڵێکی تر کردو تا ئەم ساڵ چی بە باشتر ئەزانی چی بە گونجاوتر ئەزانی لە ڕێ ئەوە سەرفی بکە ئەتوانی پۆشاک بۆ بێباوکەکان بکڕی ئەتوانی لا لە هەژارەکان و داماوەکان بکەیتەوە کەوە لەم بێمەعاشی و لەم بێدارایە بەداخەوە خۆی ئەبوایە لەم 2015 بەرەو 2016 ئابووری وڵات بەرەو باشتر بڕایە بەڵام بەداخەوە زۆر لەوە خراپتر ڕۆیوەکەوە عەقلی هیچ کوردێک ئەمەی تەسەور نەیەکردکەوە بارودۆخی هەرێمی کوردستان بەم ئاقارە خراپا بڕوا کە ئەم ساڵ ئەوەی ئاگامان لێبێ لەو چێ لە 160 قوربانەکانیش کەم کاتەوە بۆ چونکە ئەهلی دەوڵەمەند قوربانی ناکە ئەهلی گەڕەکەکان و ئەهلی تاکەکان قوربانی ئەەکەن بە تایبەتی ئەوانەی کە چیلی موەزەفن زۆرینەی وڵاتی ئێمە کە موەزەفە لە هەموو کۆمپانیاکە ئەهلیەکانیش و حکومەکانیشا بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەیبینین مەعاشیان نییە بەدەستەوە ناتوانن پێداویستەکانی جەژن جێبەجێ بکەن جا چی ئەوەی بتوانن قوربانی جێبەجێ بکەن بەداخەوە بەڵام قوربانی جێگەی خۆی ئەبێتەوە من پێم باشە ئەو قوربانیە نەک لە قوربانی کەم بکەینەوە ئەگەر کەسێکتان شک بر دراوسیەکتان هەبوو محاولە بکەن ئەو قوربانیە بیخەنە ساڵێکی ترەوە باشترە هەتاوەکو بیدەن بە پۆشاکێک بۆ کەسێ دڵی ماڵێکی پێخۆش بکەن یا هەژارێکە یان نەخۆشیەکە کە ئەمڕۆ بەدەیان نەخۆش هەیە لە وڵاتانی ئێمە گورچی لە ئەگۆڕن جگەر ئەگۆڕن سەرەتانی مێشکیان هەیە دینارێ شک نابن بە چەند دەفتەرێکیشی تێئەچێ ئەوانش بەڕاستی دەیان ئاەتمان هەیە کە هەر کەسێ من ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا کەسێ زینوو بکەیتەوە لە مردن ڕزگاری بکەیت لە دامایی و هەژاری و نەبوونی و نەداری ڕزگاری بکەی زۆر گەورەیە لای خوای گەورە هەر قوربانەکە گەورەتر نییە لەبەرەوەی بانەیەکێن بە تەقالیدێک هەر قوربانی جێگەی خۆی ئەگرێ خێر و خێرات باشە مامۆستا پرسیارێک ینی لە ئێستا ینی ئەولەویەت لە ئاینی ئیسلامە بۆ کێیەکە خێری پێ بکرێت وەکو هاوکاری بکرێت دیارە خێر کە ناو دەبرێت لە ئاینی ئیسلامدا
ڕەنگە زۆر لایەن هەتا هەندێک جاریش هەندێک لە دەستگاکانیش بۆ نمونە بانگەوازیەوە دەکەن کە هاوکاری بکرێت وەکو خێریا وەکو زەکات مسلمانان هاوکاریان بکەن بۆی بەردەوام لە کارەکانیان هەتا هەندێک دەستگای ڕاگەیانیش هەندێک جارەگاتە ماستەش کە خۆیان داوای هاوکاری و زەکات دەکەن لە ئێستادا بەتایبەت لەم کاتەیە لە وڵاتی خۆمان ئەو لەوێت بۆ کێ کەسێک بێوێت خێر بکات هاوکاری کەسێک بکات ئەگە بڕەپارەیەک بێ یاخود هەشتێک بێت وەکو هاوکاری و خێر بیدا بە کەسێک ئەو لەوێت بۆ کێ وڵی تا مرۆڤ وەسابێ تا جیلی فەقیر و هەژار و نەدار و نەبوو وەسابێ قەنەعەتم نییە یعنی ویژدان قبول بکات تۆ بڕۆی بیدەی بە شوێنێکی تر کە ڕۆح نەبێ واتە ئەگەر چی ڕێکخراو بێ چ حکومەت بێ چ کەناڵ بێ چ ڕاگەیاندن بێ چ ڕۆژنامە و گۆڤار بێ لە لای خوای گەورە خوێنی مرۆڤێ گیانی مرۆڤێ برسێتی مرۆڤێ جلوبەرگی مرۆڤێ حرمەتی مرۆڤێ زۆر زۆر گەورەترە لە هەموو دنیا لەبەرەوەی حتا جیلی فەقیر ماوە ئەمڕۆ فەقیریش زۆر زۆرە ئەمە ڕۆژانە ئێمە خەڵک پەیوەندیمان پێوە ئەکە ئازانین کێ هەیەتی کێ نیەتی فەقیرێکی زۆر بە تایبەتی ئێستا هەمووی فەقیرە چونکە پارە نییە و مەعاژ نییە و موچە نییە ئەیتر نازانم یعنی بەچی ویژدانێکەوە من بڕۆم بانگەشە بکەم خەڵکێکی فەقیر و هەژارێکی زۆر هەیە بڕۆم بانگەشە بکەم پارەکەیان بدرن بە ڕێکخراوی یەک یا بە ڕاگەیاندن یەک یا بە شتێک ئەگەر وڵات باش بوو ئەگەر خەڵک باش بوو ژیانی باش بۆ قەیچێکە با بدرێ بە ئەوان شەرعان دروسە وەکو خیر بەڵام حتا مرۆڤ وەسابێ شەرعان خەیری ناگات ئەو کەسە هەتا خەیرۆمەنێک وەسابێ بیدەی بە کەسێکی بێ خەیرۆمەن بەڵێ مامۆستا باسێک لە پەیوەندی کۆمەڵایەتەکانیش بکەین دیارە لە جەشندا مسلمانان سەردانی خزم و کەس و دۆست و هاوڕێ و نزیکەکانیان دەکەن تا چەند ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە ینی گرنگن و تا چەند گرنگە بۆ مەسەلەی هاوسۆزی کۆمەڵایەتی و یەکانگیری لە نێوان مسلماناندا بەتایبەت لە ڕۆژانی جەژندا خۆی دووشتە جەژن یەکێکیان بریتە لە بابی کۆمەڵایەتی یەکیان بریتە لە خۆشی و شادی من بە یەک کەلیمە خۆشی و شادیەکە یعنی ئەبڕێنمەوە هەر خۆشی و شادیەک لە چوارچێوەی شەرعا دروست بوو بە هەر شێوازیەک تۆ ئەیکەی حەڵاڵە و مەباح و ئازادی بۆ خۆت چونکە جەژن جەژنی خۆشی و شادیە بە ئیسلام تەقەی کە لە چواردەوری منە تەقەیەکی زۆر زۆرە هەیە بەڵێ من ژێم لێ بەڵێ خراپ ێزانم بەس بۆ مناڵان بەڵام بۆ مناڵان ئەوە خۆشەکەیە یعنی مناڵ دوایی کە گەورە بوو وڵێ بخواونە تەقەم کرد و وام کرد و ئەمانەم کرد لە گەڕی ئێمە تا حەدێ مناڵ عاجزکردن نییە لە مزگەوتی ئێمە تا حەدێ مناڵ دەرکردن و عاجزکردن و تووڕەبوونیان لیان نییە جاکە گەورە بوون زۆریان پێخۆشە جیلێکی سا دووسێ جیل گەورە بوون ئەڵێن وڵای ئەومانە کرد و ئەومانە کرد و کەسیش لێی نەداین و مامۆسایش تووڕە نەبوو لێمان ئەمە بۆ مناڵان بۆ جیلی گەورەکانیش ئەبێ بە دوو بەشەوە بەشی هاوڵاتی ماڵۆماڵ ئەگەڕێ بەشەکانی تریش بریتە لە لایەنەکان ئەوانش پێمان خۆشە لەم جەژنا چونکە ئەوانیش ئێستا بوون بە بەشێک لە کۆمەلگا و هەر خۆشیەکیان هەبێ هاوڵاتی بەشدارە هاونیشتیمان بەشدارە هەر ناخۆشیێکیشان هەبێ هاونیشتیمانیانیش لە ناخۆشیەکە بەشدارە بن بۆیە داوایان لەکەین ئەوانیش جەژنانە هەمویان سەردانی یەکتری بکەن ناوەندەکان لایەنەکان بارەگاکان تەنانەت دائیرەکانیش هەر سەردانی یەکتری بکەن و ئێمە لە هەڵەبجا دوو گوندی گەورەمان هەیە کە پیان وترێ کاکەیەکان ئێمە چەند ساڵە لە ناو هەڵەبجا باوەڕت هەبێ ئەگەر حەقیقەتی و پێ بڵێم جاری وایە ئێمە لێمان تێکەچێکی کاکەیۆکیە مسلمانە یعنی ئەوەنە تێکەڵێکی بە قوتمان هەیە و ماڵە کاکەیەکانیش ناپەڕێنن چ لە قوربانی ئابێوە چ لە سەلامکردن و جەژنە پیرۆزە و گردن ئازادیش ئابێ پێکەوە ژیانی هەڵەبجە زۆر زۆر باشترە ئەلحەمدوللیلا لێ رازین تا حەدی خۆی لە چاو شوێنەکانی ترا و ماڵەکانیش سیفەتێکی جوانە گەر تۆ بتوانی بگەڕی بەڵام نەبێ بەبارگری گرانی بۆ کەسێک بۆ گەڕێکێک بۆ شوێنێک لە حەد و حدودی شەرعی خۆیە چونکە جەژن بریتە لە جەژنێکی ئیسلامیانە یعنی بەس جەژنێکی دینی ئیسلام تۆ ئەبێ ئەگەر وەکو جەژنەکە ئەەکەیت و خۆ بە مسلمان نەزانی ئەبێ لە ڕێگەی بەرنامەکانی ئیسلام و ئادابەکانی ئیسلامەوە بیکەی نابێت توخنی ئەو جۆرەشتە خراپانە بکەویتەوە کەوا ئیسلام نەهی لێ کردووە یا دەری کردووە لە شتە چاکانی خۆی و بە خراپ لە قەڵەمی داوە مامۆستا ئەو ئاداب و ڕێکارانە چین کە بۆ ئاینی ئیسلام بۆ ڕۆژانی جەژن بۆ مەراسیمی جەژن بە شێوەیەکی گشتی مسلمانان کە چۆن پێشوازی لە جەژن دەکەن چینەوانە زیاتر بۆ نمونە یاخود بۆ نمونە زیادەڕەوی نەکرێت لە هەندێک جۆری مەراسی مەگەر لە خواردندا بێت یاخود لە هەندێک
ڕفتار وەڵسکەوتا بێت زیاتر چینە و بنەمانی کە ئاینی ئیسلام دایناوە بۆەوەی کە مسلمانان چۆن پێشوازی لە ڕۆژانی جەژن بکەن. وڵی خۆ بەداخەوە ینی ئادابەکانی جژن ئێمە ڕۆژانە ناتوانین جێبەجیان بکەین ینی ئادابە ئیسلامیەکان ناتوانین جێبەجێ بکەین بەس لە ئادابە کۆمەڵایەتەکانە عیبمان نییە زیاوەشی یەخینە سەر و بە زیادەی شۆ ئەیکەین بەڵام ئادابە ئاینیەکان ئیسلامیەکە بریتە لەوەی کەوا ئەم چوار ڕۆژە بە زمانت لەسەر زیکری الله ئەکبەر بێ یەکێکە لە سیفەتە جوانەکان دوعای تیا گیرایە دوعا هیچ میلەتی کورد گەلی کورد بەداخەوە هیچ کاتێ بەقەدەر ئێستا پێویستی بە دوعای خێر نییە یعنی ئەبواە ئێمە ئێستا زیاتر دوعای خێرمان کردایە لە کاتی ئەم هەموو نەهامەتی هاتووە چی دەرەکی و چی ناوخۆی بەسەر وڵاتمانە ئەبواە ئێستا دوعای خێرمان کردایە دی ئەم ڕۆژانەی جژنە یەکێک لە ئادابە ئیسلامیەکان بریتە لە دوعاکردنی خێر دوعاکردن بۆ ئینسان بۆ خۆی بۆ چواردەوری بۆ وڵاتەکەیشی دانێ خاڵێکی تریشیان بریتە لەوەی کە الله ئەکبەر و ئەم زیکرەی کە هەیە ئەم چوار ڕۆژە بە بەردەوام بیلیتەوە و خاڵێکی تریشی بریتە لە قوربانیکردن کە باسمان کرد قوربانیکردنیش هەر حیوانێک بۆی خەڵک ڕوون بێ لە لای تۆزیە پرسیاروشە زۆر کراوە و لەوە چێ اختلافاتی بینی مامۆسایانیش تۆزیە زۆر بێ بۆی خەڵک ئەگەر دوورە دەست بوو لە ڕێی کەناڵەکەی جەنابتانەوە گوێی لە ئێمە بێ هەر حیوانێک هەر ئاژەڵێک یا وڵاخێک ئەگەر هات و زەرەری بۆ گۆشت نەدابوو پێی نەئەوترا عیبە نەبوو لە ناو بازارە لە ناو ئاژەڵدا ئەوانەی کە خەبیرن لە ناو ئاژەڵدارانە ئەوانە ئەو حیوانە ئەو ئاژەڵە بۆ قوربانی ئەشێت و هیچ کومانێکی تیانێ بەڵام ئەگەر زەرەری بۆ گۆشتەکەی هەبوو یا بە عیبدار ئەژمار ئەکرا ئیتر ئەوە بۆ قوربانی ناشێ بۆرە کۆمەڵایەتیەکانیش بەداخەوە زۆر کەسەیە ماتۆر بە خراپ بەکارتێرێ پاسکیل بە خراپ بەکارتێرێ سیارە خراپ بەکارتێرێ یا ئەگەر بڕۆنە سەیرانگاکان بەداخەوە شوێنە جوانە سەوزایە بن درەختە جوانەکانی کوردستان بە پیسی جێ هێڵنەوە ئەگەر بە سەریحتر قسە بکەین هەنێ شوێنی ژێ لەوە چێشتی خراپی تیا بکرێ یاشتی خراپی تیا بخورێتەوە ئێمە وەکو ئامۆژگاریەک ئەو شتانی کە زەرەریان هەیە بۆ کۆمەلگا ئینسان دووری لێ بکەوێتەوە کۆمەلگایەکی جوان ئیشان ئەدا کۆمەلگایەکی جوانی لێ دروستەوانشی کەوا خراپن و زەرەریان بۆ کۆمەلگا هەیە با دوورکەوینەوە لێ باشترە تاوەکو بەڵێ سپاس مامۆستا سامان نەجم مامۆستای ئاینی سپاس بۆی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی جارێکی دیکەش جەژنت پیرۆز بێ.